دوا بە دوای هەوڵە سڕەکانی تیمەکانی بەرگری شارستانی کە لە ئێستادا ژمارەیان بەرز بۆتەوە بۆ زیاتر لە 10 تیم بۆ کۆنتترۆلکردنی ئەو ئاگرەی کە لە سنووری پیرزین هەبوو کە ئاگرەکە لە کارگەیەکی جبز بوو. جا من ئێستا لە دەرەوەم یانی لێرە بەهۆی ئەو ئاگرەوە بە تەواوەتی هەناسەدان لێرە ینی قڕز بووە ئەوەی دەبیندرێتن دەبێ یان ئەوە دەم و لوتت بگری لە بەروی هەناسەدانەکە ینی ئەو دوو کەڵا بە تەواتی دەچێتە قورکتەوە بە تەواتی هەناسەدان دێ ئالۆز دەکاتن و ئەو ماڵانەی کە لێرەن ینی من سەرنجی ئەمەمدا چەند ماڵێک لێرە لە نزیک کارگەکە بە تەواوەتی ئەمڕۆ ینی خەڵکی تێدا بووە دوای ئەوەی کە ئەو ئاگرە بووە چۆڵیان کردووە هەم لەبەر کەش و هەوایەکە یان هەر لەبەر ئەو بۆنەی کەوا لە بۆ ماڵەکان دێ دوای ئاگرەکە هەم لەبەر ترسی بوونی ئاگر ئەم ئاگرە کاژمێر 5 خولەک سەری هەڵدا دواتر لە کاژمێر 11 کۆنتترۆل کرا ئەوەی ما قۆناغی سارکردنەوە بوو بەهۆی بوونی مادەی خامی یەجگار زۆر لەم ئاگرەدا دووبارە سەری هەڵداوەتەوە ینی تیمی بەرگری شارستانی کە من قسەم لەگەڵ تیمی خێرا هێڵی گەرم بەرگری شارستانی کرد باسی لەوە کرد کە بە 6 تیمەوە لێرە ئامادەیان هەیە بۆ کۆنتترۆلکردنی ئەو ئاگرا و دوای ئەوەی ئاگرەکەش کۆنتترۆل کراوە هەر ئامادەیان هەبووە کە قۆناغی سارکردنەوە بۆ بەڵام بەهۆی ئەو مادانەی کەوا ڕێخۆشکەرم بۆ ئاگرەکە لێرە دووبارە ئاگرەکە سەری هەڵداوەتەوە ینی من ئێستا هاتوومەتە دەرەوەی کارگەکە لێرە بە تەواوەتی هەناسەدان ینی ئاستەنجی بۆ هەناسەدان دروست بووە ینی چەند جارێک دەبێت لێرەیان بکۆخیان ئەوەیە دەبێت ماسک و کەمامە بەکاربێنی.